لا سێمین یاریەکانی قۆناغی کۆتای خولی لاوانی کوردستان و لە کۆمەڵە یەکەم لاوانی براتی میوانداری برادۆستی کەرکووکیان کرد لە خولێکی 15 وێنە زەحمەت گۆڵی پێشکەوتنی بۆ لاوانی برادۆست تۆمار کرد. دە خولەک دواتر ئەوڕۆ حەمەد لە ڕێگەی لێدانی سزا و ئەنجامەکەی بۆ لاوانی براتی یەکسان کردەوە. برادۆست پێداگر بوو لە سەر پێشکەوتن و لە خولێکی 41 یوسف سۆران بە گۆڵی دووەم برادۆستی لارەکە پێشخستەوە. لا نیوەی دووەم تا تێپەڕبوونی سی خولەک یاریزانانی برایەتی لە هەوڵی گۆڵ یەکسانی بوون، بەڵام بە ئامانج نەگەیشتن و لە بەرامبەردا لاوانیانەی برادۆستی میوان بە تەواوی ئەنجامەکان بەسەر لاوانی برایەتی قورستر کرد و لا کۆتایەکان یارەکە سێ گۆڵی دیکەیان لە ڕێگەی یاریزانان فایز نەدا و چالک سەرکەوت و ئەحمەد سەمەدەوە تۆمار کرد و سەرنجام لاوانی برادۆست یارەکان بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە لاوانی برایەتی بردەوە. بەم ئەنجامە برادۆست دوای دوو شکست یەکەم سەرکەوتنی لە خولەکە تۆمار کرد و برایەتیش دووچاری دۆڕانی دووەم لە خولەکە. لە دوای دوو یاری دۆڕاندن ئەمڕۆ هاتینە بۆی توانین سەرکەوتن بەدەست بێنین و ئاستێکی بەرزمان پێشوو توانین 5 گۆڵ تۆمار بکەین و سەرکەوتن بەدەست بێنین ئینشاڵڵا ئارێگەی داهاتووش سەرکەوتن بەدەست دێنین. وەڵای ئەوەدا دەگەڕێتەوە سەر ئاستی یاریزانکە کە تۆپانێ باش دەکەی دەبێت تۆپانی خراپ دەکەی لە دۆڕ ئەوە بە فەرێقمان زۆر خراپ یانێ برادۆستیش یانەیەکی باشە توانی لەمە باتۆ پیرۆز زانیم هەرچەندە یاری داهاتوو تووشی خەسارە گوون لە یاریگا هەڵەبجە شەید کە ئەوە بدەبە ئەم یاریە بینەوە بەوەی بەسەکەین بۆ قۆناغی داهاتوو ئەمەلێکمان بۆ قۆناغی داهاتوو بەڵام بەداخەوە